سەرچاوی ئاوی چەمی هەواسان لە گوندی تەپەڕەشی ناحەی ئەزگڵەی سەر بە قایمقامەتی تازابادەوە دێ لە کۆماری ئیسلامی ئێرانەوە. هۆکاری کەمی ئاوەکە ئەوەیە کە لە پرۆژەی کشتتوکاڵ و ئاودێریدا بەکارهێنرێ هەم لێرە هەم لەوێ و هۆکارێکی ترەوەی ئەم ساڵە چاو ساڵانی پێشووتر ڕێژەیەکی زیاتر بە نەزەرە لایەن جوتارانی سنووری ناحەکەمانەوە کراوە و هیچ پرۆژە و پۆنت و بەنداوێک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لەسەر ئاوی چەمی هەواسان دروست نەکراوە. بەرەوە پرۆژەیە کە تێت هەم جارێنێک کە موکوتی ئیشەکەی پێشوشیانەیە حکوومەتە شارەوان.